شەپۆلی گرتن و دەست بەسەرکردنی چالاکوانان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە و بە پێی نوێترین راپۆرتی مانگانەی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە مانگی دووی ئەم ساڵدا 25 چالاکوان دەست بەسەر کراون. بەم پێیە لە سەرەتای ئەم ساڵەوە و لە ئەنجامی هەڵمەتی ڕەشبگیری هێزانمنیەکانی ئێران 155 چالاکوان دەستگیر کراون. وەک ڕێکخراوەکە ئاماژەی بۆ کردووە، ساڵی ڕابردوو 258 چالاکوان دەست بەسەر کرابوون. لە بەشێکی تری راپۆرتەکەدا ئاماژە بەوە دراوە کە لە مانگی ڕابردوودا 2 کەس لە ڕۆژهەڵات لە سێدارە دراون و بە مەشکۆی ئەو کەسانەی لە سەرەتای ئەم ساڵەوە سزاکەیان بەسەردا جێبەجێ کراوە گەیشتۆتە 6 کەس. ژمارەی لە سێدارە دراوان لە ساڵی 2020دا 44 کەس بووە. کردنە ئامانجی کۆڵبەران و کاسبکاران لە مانگی ڕابردوودا بەردەوام بووە و لە مانگەدا 7 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازەکانی ئێران کوژراون و 12 کۆڵبەر و کاسبکاریش بریندار بوون. بەو پێش لە سەرەتای ئەم ساڵەوە 9 کۆڵبەر کوژراون و 22 کۆڵبەریش بریندار بوون. وەگەڵ ڕێکخراوە ڕایگەیاندووە ساڵی ڕابردوو 70 کۆڵبەر و کاسبکار کوژراون و 176 کۆڵبەر و کاسبکاریش بریندار بوون. لە کۆتایی بەشی راپۆرتەکەیدا کۆمەڵەی مافی مرۆڤ باسی لەوە کردووە کە لە مانگی ڕابردوودا 6 ژن و 6 پیاو لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان کوشتووە و 2 ژن و 2 پیاویش کوژراون.